چەند ڕۆژێک پێشستا برادێکم تەلەفۆنی کردوتی لەگەڵ خێزانەکەم جیابوومەتەوە منش لێم پرسی هۆکار چییە بۆ جیابوونەتەوە وتی لەبەرەوەی خێزانەکەم ماوەیەکە دەیەوێ لاسایی ئەکتەرەکانی ناو درامەکان بکاتەوە و هەندێک لە خزمەکانی ئەو جوانکاریان کردووە ماوەیە کە کێشەمان هەیە زۆر جار داوا دەکات دەڵێ ئەی تۆ ئەگەر بۆ جوانکاری و ئەو بابەتانەی کە من حەزم لێیە ئیشنەکەی ئەی بۆ چیش دەکەی ئێمە تەنها نانمان ناوێتن ئەو بابەتە بوو وای کرد کە ئێمە بگەین بەو حاڵەتەی کە لە ئێستادا تووشمان بووە گوتی منداڵێکی کوڕیش لە نێوانمان هەیە لە ئێستادا منداڵەکە بووە بە قوربانی حەز و جوانکاریەکانی دایکی بەبێەوەی کە بزانێت جوانکاری چییە نازانێت لە لای من بمێنێتەوە یاخود لە لای دایکی سلااوان لێبێ خۆشەویستان ئەو بابەتە بوو وای کرد کە پرۆگرامی ئەمڕۆم تایبەت بکەم بە بابەتی جوانکاری ئەو بابەتەی کە لە ئێستادا بەشێک لە کچ و ژنانی وڵاتە جیرۆدەی بوون هەمان ئەوداڵی ئەوەن کە ڕوخساریان جوانکارێکی تێدا بکەن کەسی وا هەیە پارێکی زۆر دەدات بۆ ئەوەی کە لە کەسێکی تر بچێت کە ئەو پێی جوانە لەمڕۆ لە پرۆگرامی ماچی دیمان لەسەر جوانکاری قسە دەکەم دەپرسم ئایا جوانکاری حەزە یاخود پێداویستی هەوڵ دەدەم هەموو پرسیارانەی کە هاوڵاتیان هەیەە سەبارەت بە بابەتی جوانکاری لەو کەسانەی بکەم لە ئەو بەرنمەیەدا بەشدار دەبن لەگەڵ ماوە سڵاو قوربانم کاتت باش سلااو کاتە دەوێت بخێر سەر چەند سپاس دەکەم باس پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە تایبەتە بە جوانکاری ئێستا دەبینین جوانکاری یعنی بووە بە بابەتێکی هەموو لایەک قسەی لەسەر دەکا بە بەتایبەت ئافرەتەکان بووە بە پێویستی یاخود حەزە ئەوە و شتێکی تری شەیە دەمەوێت باسیەوەش بکەین پێکەوە کوڕی شتێکە ئێستا قسەت چیە لەسەر جوان بەڵێ بە کوڕانیش دەکەن ئەگەرت بینە سەرەوەی ئایا پێویستە یان حەزە پێم وایە 100% حەزە هیچ پێویست نییە زۆر حالەتە ینی ئافرەتێک دەبینی منداری دەبی یان هەندێک دسمی تێک دەچی ئەوی زۆر نۆرمەڵە ینی ئەو ئافرەتانی پێشترێ یاین دایکانمان یان داپیرانمان کە ئەو شتانیان بەسەهاتیە و هیچ شیان لە پاشان پاش منداڵ بوون و پاش ئەو شکستانێک کە لە جسم بەسەریان هاتێ نەمردینە زۆر احتیادیە و یەکی گرتەوە لە ژۆرێ بەڵام وەکو ئێستا تو پرسیارەکەی ئەوە دەکەی ئایا پێویستیان حەزە 100% لۆ ئەو زروفەی حەزە هەمووی چاولێکەریە هەمووی عەزیلەیە بەرەو پێش بچی لە چێ لە جوانکاریەکەی منافەسەشی زۆر زۆر بەقوتەیە لە بینی کچان و لە بینی ژنان و لە بین و ئافرەتان پێیان وایە ئەگەر ئەوان جوانکاریەکەی نەکەن نەخسیان هەیە لە جسمی خۆیان نەخسیان هەیە تەبعاً نەخسیان نییە لە جسم لە ئەقر نەخسیان هەیە نەخۆشیە لە ئەقری خۆیان نەخسیان هەیە پێم وانە لە جسمی نەخسیان هەبی بەس لە ئەقر نەخسیان هەیە ئەقرەکە چێ دەبینی سناپەش کردیا فرانکە هونەرمەند تەمشاکە پێشترێ سێ مانگ پێشێستا ئەو هابوو دەبینی زۆر قەرەو بووە لە جیاتی بچی وەرزشی بکە ڕاضە و قاع و مەلەوانی مەزبعی بکاتن هەستایە چووە ئافرەتی دەناسم بە دەفتەرێک و 20 وەرەقە 30 وەرەقە پارچەی ئێرەی خۆی هەرگرتیە زجی وەتەنگەکانی هەگرتیە ئێستاش ماعیدەی خۆشی گچکە کردیتەوە بەس لۆی دەرێم دەمێ بە باربی بچم ئێستاش نازەمە باربی چیە چێە باربی پێم وایە پاپایە یان کچەکی بووکەڵەیە ئەنیمیە عزیان لێە ناسک و جوان بن ئەتو پێشتری لە ماری هەر خواردیتت هەر لە سێکدانێ ڕاضە نەکردی هەر دانیشتی قسەت کردیە ئێستا لێت خربوویتەوە کووت خەرەو کردیە دەبی ئەوهاش ڕەنجی لۆ بدەیت لە هەموو ئەوروپا و لە عالم ئێستا ئەوان ئیش لەسەوەی دەکەن کە بەڕاضە سەحیترە باشترە تەندروستی ترە بەزی لێرە هەموو شتێکی دەکەن هەتا گەیشتە و ڕادەیەکە ئێستا ماعیدەی خۆیان گچکە دەکەنەوە وێرانە هەر زۆر خەتەرە ماعیدەی خۆی گچکە دەکاتەوە لۆی خواردنی زۆر نەخۆ ئێستا ئەمن معمیری خۆشم هەیە با لێرەوە جێ لێبی لەو ماکەوە ناوی نادەین کە ماعیدەکەی خۆی گچکە کردیتەوە دەرێ دەتوانم ڕۆژانە 3 مراک 4 مراک شی بخۆم بیکەمە 5 مراک دەڕشێمەوە لۆ خۆتی نایتە و قالبەی لۆ خۆتی ناو قۆناغی بەس لەبەرەوەی کە دەوروبەرەکەت پێت برێن واللهی ماشەڵڵا ئێستا وڵای ماشەڵانیە هەمووی جوانکاریەکەت سیلیکۆنە و
هەموو ئەو بابەتانی جوان سنتەرەکانە کە ئێستا بڕۆ بە ڕۆژێ هەندێکیان دەرێن بۆن تایەتان لێدە تایە لەبەرەوەی هەموو چوپە سیلیکۆنە باوەڕکە ئەوانەی کە سیلیکۆنیان دانیان لە بە ڕۆژێ بۆن تایان بەخوای بڕۆ لەگەریان بڕۆم هەست دەکەم بۆن تایان لێدێ پێشیانم گوتینە گوتم لە بە ڕۆژێ زۆر مەبن لەوانەی فس ببنەوە کو قسەیەوە دەکەی دەرێم هەموو قەلبتان سیلیکۆنە بزانم ئەو بابەتانە لە ڕووی نرخەوە گرانیشە ینی ڕەنگەندێک ئافرێت ناتوانێت بیکە بەڵام ئەو چاولێکەری غوای کردووە زەختێک بکات وڵا حەسەب دکتۆرەکانە بەس ئەوەی ئەگە برێن هەرزانترین نرخبی کە هەر گرانە احتیمالی وێت سل وەرەقە 50 وەرەقی بوێ هەیە لۆ دوو دەفتەری دەوێتن هەیە لۆ دوو دەفتەری دەوێت هەیە هەبوونە ئەگە خۆی لە سەدانەبی هەردەیکە ئافرەت هەیە کچ هەیە دەرێ بزانم 100% دەمرم با پێشەوەی بمرم بە جوانکاری بمرم پێم وایە لە قەبری عیسابەکەی تایبەت دەبی جوانکاری دەکە عیسابەکەی تایبەت دەبی چکە بە جوانی هاتیە ئەو علاقەی بەوەیە دەبووە ناخی خۆی جوانکە عقلی خۆی جوانکە بەس دەستی خۆی جوان دەکە چوی دەوێت ناخی خۆت جوانکەی تێچوی دوێ فکریە شتەکە دەتوانین هەندێک بەرنامە هەیە بە ناویز مامۆستایەتشنێنی با نەبتە ڕێکلام هەندێک بابەت هەیە بابرین دکتۆری عەربی هەیە ئینگلیزی هەیە دکتۆرای باشیان هەیە کەسانی خۆشمە هەیە بەبێەوەی پارەش بدە لە یوتیوبی ئەوە ئێستا یوتیوب لە ماڵتە چۆنی باشی باش برام پرۆگرامەکەمان تایبەتە بە بابەتی جوانکاری جەنابەت گەنجی دەمێ بزانم قسێک تێ لەسەر جوانکاری وڵی جوانکاری بە تایبەتە من بەکار نێتن باشترە بەرێ نەمینێتن بەعام نەمینێ بەعام نەمینێ ڕخسای نەفەرەکانمان لە بە دیار بکەویتن ینی جوانکاری نەمینێت تاوەکو ڕوخسارە سروشتەکە بە دیار بەرێ بۆی بە دیارکەوی ڕخسایی گەلێک نەفەی بە دیارکەوی ئەوەی کە گەلێک نەفەر کوڕە جوانکاریش دەکاتن بەرێ جوانکاری چێن دەری کردی هەموو دومچاوی ئەو تەزمیل و مەزمی لە پێیا بووە ئەو فیلەر فۆتۆکسە پێیا بووە کوڕش فیلەر بۆ تۆ بەرێ پێیا بووە هەدیکو برام پێیا بووە منەوە پێیا بووە حاز دەکەم بەعام نەمینێتن بەرێ ئەوەی ڕخسای گەلێک نەفەران بە دیارکەی لە بۆمان ئێستا ڕوخسارێکی هەیە ڕوخساری تەبیعی خۆیان نا وڵایسی خۆی نییە دەبا کچەک بێتن بەبێ مکیاز بێتە شێخەڵای بێتە جێچ بێتە قەراتێ بەبێ مکیاز بێ بە من مکیاز بابێتن بەرێ ناتوانن بێن تانی ڕوخساری جوان نییە ئەو مکیازەوەی لێ دەکات جوان دەبیتن مکیاز وێ لێ دەکات بەرێ برام لەسەر بابەتی جوانکاری لوت و دەم و چاو ئەو جۆرە بابەتان وڵای خوای گەورە کەپوی داینێ گونا عادەسکاری بکەی و کاری خوایە گەورە بیگسکە بیتن گونا عادەسکاری بکەی ئارێ وەڵا ڕای جەنابەت حەزەیان پێویستەوە وەڵای ئەوە حەزە بەخوا پێویستی لۆ چییە کەپو چاویتی چاویتی لۆ دەستکاری پۆش چاک بەرە وەڵا چاویتی ئەگەر بۆ نمونە ڕاد لە چێن دەری ڕوخساری خۆت نییە وەڵای ڕاملار هەموویە لە خوای بەزیادی خوای گەورە داینێ ئارێ وەڵا کە جوانکاری دەکەن ڕیان لە ڕوخساری خۆیان نییە وەڵای جار ڕای لێبی و ڕای لێ نەبی بەخۆی بەعام پێویستە نەکات نا ئەو خوای کاری خوای گەورە دایێ گونا عادەسکاری بکەی بەرێ کوڕ هەیە برادەرت جوانکاری بەرێ دەری کردیە کەپوی بەعام ناشرین بوو پێش وڵای ناشرین بووە بەس گونا عادەسکاری دەکاتن کاری خوایەوە بەرێ گەورە گوچکە کاری خوایە دەداتێ گونا عادەسکاری دەکەی جاران و بابەتە لە ناو کچان زۆر بوو وڵای جاو کوڕش پێیا بووینە دەکەن ئارێ وەڵا ئەڵا بەس کەپوو وەچی جاران لێ نایەتەوە دەستکاری بکەی برام وەچ خۆی لێ نایەتەوە چی لێ دێتن وەرە برام لەو شەڕ و شتی بە کەلێک نایە شتێک بەعستەم بە کەپوت کەوی کەپوت تێک دەچی ئارێ وەڵا خوار دەبێ کەپی خۆت باشترە ئاساسی لەو کاتێک کە تەزمیلەکەی کردیە بەرێ نا پێشوەختی نەکەی عیبینێ بەس بکەی خراپ دەبێ پارەی زۆریشی ئارێ وەڵا تقریبا ملیۆنێکی زیاتر دێ دەزانی دیکو برادر کردیتی بە ملیۆن و 200 کردیتی هەیە دەکرد لێ پرسیار ناوەڵای عەزم لێ نییە بە بەلاش دەبۆ بکەن ناکەم بە بەلاش دەبۆ بکەن ناکەم وەڵای ئەم قسەی دەکەم دێن بە بەلاش دەبۆ بکەن ناکەم ناکەم قەت دەستکاری ئیشی خوای گەورە مەکەن من ناسیارێکم هەبوو خوا عافوی کە خاڵێک لێرەیە بوو خاڵێ زۆر جوان بوو خاڵێ مۆر بوو ژنەکەی گوتی لای دەپیاوەکە ناشیرنە لای داوتوسی سەرەتان هات کوشتی قەت دەستکاری ئیشی خوای گەورە مەکەن تووشی سەرەتانی بوو کوشتی قەت دەستکاری ئیشی خوای گەورە مەکەن ئێمە هەمومان بوسڵمانین ڕێز لە هەموو خەڵکی جیهان و کوردستان و هەولێر پایتەختی کوردستانە باشە دەست خۆشبی خێزانداری بێگومان ئارەوەڵا لەخوا بە خێزاندارم چەند منداڵتەیە لەخوا بەزیا بە 6 منداڵم هەیە دەمەنیان درێژ بی چەند کچن چەند کوڕ 5 کچ و کوڕێکم هەیە کوڕەکانت کچەکە 9 ساڵە و کچەکانشم تەلەبن ئارەوەڵا کوڕی گەورەشم لە
لە ڕوخانی سەدام حوسێن لە مووسڵ من سەرەتانی گرت ڕۆحی شاد ئەگەر کچەکانت داوای جوانکاری بکەن ڕێیان پێ دەدەی نا دەستکاری ئیشی خی گەورە گەلێ خەتەرە باشە ئەگەر پێویست بوو ناکرێم ئەگەر پێویست نابێم باشە بەڕای جەنابەت جوانە خی گەورە دایە پێت بووە من بچم جوانکاری بە 2 میلیۆن بکەم ئەو 2 میلیۆنە بدە بە فەقیر و هەژارە مەبەست پارەکەی یاخود هەر مەسەلەن ڕەتی دەکەیەوە ڕەتی دەکەمەوە خراپە ئەی جوانکاری خراپە باشە خێزانەکەتی جوانکاری چ کرد نایکە هیچی نەکردی نایکە نەوەڵڵانێ نایکەم ئەو ڕەنگە خی گەورە چۆن دایە پێت هەر ئەوەیشە ئارەوەڵە ناکرێم کچەکەت بۆ نمونەسبەی نەچوونە ڕێی خۆیان پیاوەکانیان ڕەزامەند بوو لە سەروی کە جوانکاری بکەن ئەو کات شەڕەتی دەکەی ناکرێ جوانکاری خەتەرە تۆ ئەو ڕەنگە خی گەورە دا ڕێگی خۆی خۆتە لەبەرەوە خی گەورە لە قەتری ئاو دروستمانی کرد ئتر ڕەنگی سپی بێ ڕەش بێ ڕەنگە چی نوعی بە خی گەورە ئێداتێ خۆ دەست خۆت نییە پارە قەر دەکاتن ئێستا لە ناو پیاوانی ئەو شتە باوە فیلەر و بۆ تۆکس و نازان ئایکەن ئەوانە زۆرەکەن ئەو زۆر ناشیرنە برادرت هەیە ناوەڵی لە خوا بەزابی هەتاسە برادری وامنی لە خەڵ بیستمە خەڵک جوان کوڕی گەنج جوانکاری کردووە ئافرەت ڕەنگی ڕەش بۆ جوانکاری کردووە ئەو ڕەنگە ڕەشە خی گەورە دایە پێت جوانترە سپی دەبی دەمێ ئەوی تێ بکەم با بە جوانکاری ڕەنگی دەگۆڕێ ئارەوەڵە دەگۆڕێ چۆن ئاڵۆ ڕەنگە دەگۆڕێ ڕەنگە ڕەش ئێستا ئەو ڕەشەوەی لە بەرتاوە ئەوە کوسپی دەبی با بە جوانکاری ڕەنگی دەگۆڕێ ئارەوەڵە ئەی چۆن ناگۆڕێ کاتیان هەتا تا دەگۆڕێ وڵا ئەو تر بە پارەیکە بە پارەی کاترێ تاهتایە سەزەلا مەزانم خاڵی کوتاوهینی کردووە تاتۆی کردووە ئیستا بە 2 میلیۆن دینار بۆی لا نادەن بە چەندی کردبووی وڵا ئایگوت بە حەوەرەخ کردومە هەفتی کردیتی بە 2 میلیۆن لای نادەن هینی کردووە شێری کرد لێ بابەت و گوناحە شێر و دەستکاری ئیشی خۆی گەورە شێر لۆ شێر وڵا کردومە بۆ جوانی گەنجم و من سپاسی هەموو گەنجی هەولێر و چوار پارتی کوردستانەکەم من خزمەتی هەموو گەنجەکانەکەم من گەشت قەدر ناڕەنجێنم گەنجم خۆشەوەیە ئەختیارم خۆشەوەیە هەموو کەسم خۆشەوەە قوربان ساڵتە بێت دەکات تۆش قوربان خێربێ سەرچاوان پرۆگرامەکەم تایبەتە بە بابەتی جوانکاری لێسادا دەبینین بە تایبەت لە ناو خانمان و بەشی کشتە کوڕەکان دەستیان بردووە بۆ جوانکاری و لێسادا بۆ منە دەڵێن کوڕ هەیە فیلەر دەکات بۆ تۆکسەکە پرسیارە سەرچەکەوەیە ئایا جوانکاری حەزە یاخود پێویستیە نا وەکو پێویستی بە من بە قەنەعەتی من ئەگەر مشکلەی هەبی ئێستا یەک لەوان کابرا ددانی مشکلەی هەبی ددانی با چاکە احتیاجێت داشتێکی زەرورە بەس وەڵڵاهی لێو زەرور نییە دەمو چاو زەرور نییە زۆر شت هێدەیکەن هەر زەرورنی ئەسڵ ئەساسی نییە وەکو چاو لێکەریە ئەو چاو لەوی دەکە ئەو چاو لەوی دەکە ئەو چاو لەوی دەکە ئیدی حاشەکە گوتم حاشەک دەبتە پەرژین وەکو شکلە شکیان دێتەوە شکلی حیوان و شکلی نازم چ خۆیان چلێ دەکەن والله پێویست نییە هەندەک بانقەس وا دەکەن قەز وە دەکا هەستا هەندێک کەسێ تەمەشای دەکەی تەمەشا واللهی بێزنای تەمەشایکەی دەوەرە تەبیعی خۆشی پێشتر تەمەشای دەکەی ماشەڵڵای دەوێتن بەس کە خۆی گۆڕیە نازام چی داوێتە ناو دەوی و دەموچاوی و سنی و نازانم چۆ شتانی هەر دەبتە نەو عەبەشەرشکە پیچ پێویست نییە شتە جوانکاری کردی ئەوجە ناتێت تەمەشاشی بکەی هەر ئەسڵەن کە هەندێک کەس ئێستا ماوەی دیسان لە دووبار دەکەم هەندێک کەسێ بیدایەتەکەی تەمەشای دەکەی نەو عەشق شکەیە کە پاشەوەی چووە دەستکاری کردیە دیسان دەستکاری دەکاتەوە ئیدی دەبتە نەو عەبەشەرشکە هەر بەڵای بێزنای تەمەشایکەی کەمە لە بازاڕێینا ڕۆژێ هەزاران کەسی دەبینین هەزاران کەسێ تەمەشای دەکەین هەمیان ئافرەتن سەتانوهۆتی زانداری بڵێ هێزارەتی تەزمی لە چ کردی داوای نەکرد کە تەزمینش بکە بەخۆی ڕاست و ماری بابی وایە دەینێری ئەرێ وەڵڵی ڕاست و ماری بابی پێویست ناکە حەز دەکەی یعنی بۆ نمونە پێویستی بە جۆرە جوانکاریەک هەیە ئەگەر پێویستی پێ هەبی مەسەلەن شتەکە تەزمین ناوەکو تەزمین لە من هیچ باوەڕم پێ نییە بەس ئەتوو شوختێک بە دەموچاوی هەیە ئێستا هەیە مەسەلەن چاکردنەوە هەیە ئەو شتانە هیچ پێویستە بەس ئەتوو بچی لێوی وەها لێ بکە و ئێری ئەوها لێ بکە و ئەخنا ئەو جۆرە ئافرەتانە سەرنج ڕادە چێشم ناوەڵە ئەمن قەنەعەتی من ناوەڵای هەر تەمەشاشی ناکەم نابەخوای لە مۆبایلی کە دێتە تەمەشایان دەکەی خوا دەزان یەکسە لای دەبم لەبەر زانیاوانە جوانکاریان دیارە بەشەر تەبیعی دیارە ئەو لێوە ئەو هالە نییە ئەو دەموچاوە ئەو هالە نییە ئێرە نەقۆپایتەوە هیچ کەسێک نەمدیتێ بەس ئیدی ئەوانێت تەمەشایان دەکەی نەقۆپایتەوە کورە ئەو نییە هەیە ئەروەڵە ئێستا ئەوی داوێتە ژۆری ئەوە چیەوە وڵای سوام على سەر جوانە على سەر جوانە بۆ نمونە سات و جەنابەت خێزانداری دەڵێ گەر خێزانەکەم بۆ نمونە جوانکاری بکات لێ ناگەڕم قبول ناکەم
محاڵە شتە داوای نەکردی قەت نانە داوای نەکردی چکە دەزانم چما شارەزای تەبیعەت دەزانێ من چما هیچ پێویست ناکەم بینە سەر بابەتەکە ئەوە چاولێکەریە یاخود خووە حەزە چیە سەد چاولێکەریە بەخوای خونیە نا بەخوای چکە لەبەرەوەی زۆر کەسێ پێویست ناکە بە سەد چاولێکەریە ئەو چاولەوی دەکاتەوە چاوی ئێستا هەروە نییە لەگەر ئینتەرنێتی شتێک بڵاو دەکرێتەوە ئەو تەمەشەوی دەکات ئەو تەمەشەوی دەکەی دی دەچن ئەو زۆریش زۆر خەیاڵیە والله هەیە بە 50 وەرەقە و 6 وەرەقە و ئەوانەی ئەو شتانە چا دەکەنەوە زاوەڕقا ئەرێ بەخوای ئەرە والله هەیە زۆر زیاتر ئێستا پیاوەکان چۆق ئێ وەڵی برێم دیارە حاشک پیاوانە باشە لەگە ڕێزمان لە بۆ هەمووان بابینە سەر کوڕ کوڕیش دەیکاتن ئەی سەرنجت چیە لەسەر ئەوانەی کە کوڕن و جوانکاری خی باوەڕ ناکەم ئەو کوڕێ ئەو شتانە بکاتن ئەوەی پیاوەتی هەبیتن لەبەرەوەی ئەگەر پیاو بی تا ئەو پیاوە ناگۆڕێ بێزنەوە چ بەس ئەوەی کە دەیکا وەڵی باوەڕ ناکەم ئەوی پیاوەتی هەبی یعنی ئەوەی ژیناتی زیاترە کو دەرێن ئەوەی دایچیە خولیاقەتی ژناتی زیاترە هۆرمۆناتی ژناتی زیاترە والله ضروري نية حذا حەزە صداصد حذا لە هەولێر دەژی جەنابەت عمل ناوڵە لە ئەلمانیا دەژیم لە ئەڵمانیا دەژی باسی بابەتی جوانکاریم لە بۆ بکە لە ئەڵمانیا لەوێن دەرچۆنە ئەوە زۆرە ئافرەتەکان پیاوەکان جوانکاری دەکەن ئەوانە والله نا كما زور كما لقل لناو أوروبيان لناو خلكي آسيا وكو والله وكو لاجي لألمانيا أو تجميلي دكن زور يعني دكن يعني لاجئەکان زیاتر دەکەن زياتر دكن لبر أوروبيان ئەڵمانەکان ألمانيا كان زور كما والله تشتي دبينم زور كما أو هيك مكياج بكارناين دزاني یادشی بەکارناین كم زور كم باشە لە وڵاتەیمە بۆە زۆرە والله نازم أو ثقتي نية وكو ثقتي نية أو بجمالي خوت جواني خوت نازم أو يعني ئەوانەی کە لێرە تەجمیل دەکەن سیقیان بە جەمالی خۆیان نییە ئەوەیە کە تەجمیلەکەی دەکەن أكيد هندك هنا بيوستن راستا هندك هنا بيوستن أما دزام توجي دزاني أجر مشكلة تشاو هبي أجر مشكلة كابو هبي أجر مشكلة هيش تشتكي هبي تجميل نبس لا أو لو لناو لدست هي لزورت لناو جسمي إنسان هي يعني جديدة باشە ئەگەر ئەوەی کە پێویست نەبێ بیکات چییە وەچی پێ دەڵێ أو وكو من بيشترقوت أو ثقتي ثقتي بجمالي خوني جوانکاری نەکات چییە يعني مثلا خەڵک پێی دەڵێن ناشرن والله هي أجر تجميلي ده كده زاني أو إيه من وكو خو أجر التجميلي ده بين ده زاني ما هو الصناعية ده وتوجد ده زاني هو الصناعية يعني كاتكي مؤقتة ده زاني ضرو أجر دوي شيكي أجر تشتكي شيكي كاتيا وكو زور ممثلان إيه قوتهم خلكي سوريا مانا زور ممثلان خلكي سوريا تمثيلي ده كنا فيلم بيشتري التجميلي كرن دواي يعني كم صال شو تەجمیلەکەی لەبەر فلیمەکەی کردبوو لبر تجميلي خوب مينه وكو 20 سال فاش بيش استب مينه بس نما يعني كانت تەجمیل شتێکی کاتیە تشتكي كاتيه صداصت تشتكي مؤقته لەناو ئەڵمانەکان لە وڵاتی ئەڵمانیا چێن ئەوانەی کە تەجمیل دەکەن جەنابەت باس کرد وتت زۆر بەکەمی تەجمیل دەکەن بەڵام چێن ئەوانە ئەوەی کە تەجمیل دەکەن یعنی چ زۆرە کەسێکن تشتكي مهم دك دزاين تشتكي هجر حادث به هجر قضايا به هجر تشتكي به لوجهي به لجيجاكي هجر بيوست به صداصت بيوست به بتجميل تجميلي ده كان هجر نايكن يعني دەستکاری لوتیان ناکەن لوتیان گچکەکەنەوە دەستکاری دەویان ناکەن هو من نديتو هذا يستا حوصل لو ما حوت حيصل لو ما هيش سوا من نديتو بس لناو لاجئي لوي صورة لاجئەکان دەیکەن باشە لەوێ گرانە والله نازم بس صداصت جرانة راسا دينا إيرو بو تركيا دينا بو تركيا بو كردستان بو ولاتي عرب عندك لبر أو جرانة لوي لاجئەکان لە چێ دەیکەن ليرة دكن دينا إيرو لاجئەکان دەگەڕێنەوە لێرە دەیکەن و دەچنەوە دينا كردستان دينا تركيا دينا أو ولاتاني هندك إلي أرزانتر بيلوي بس لەبەر تەجمیلی دەگەڕێنەوە لبر تجميلي دكرينا وتجميلي دكنو دارو باشە خێزانداری
ئەمن بەێ خێزانەکە دیست تەزمیل لە چ کردی نا والله نا والله پێویستی پێ نەبوویان حەزی لێ نییە پێویستی پێ نییە و حەزی پێ نییە و مژی حەزم پێ نییە حەزم پێ نییە داوای تەزمیل بکە بێ بۆ نمونە من دەمەوێت مەسەلەن لە فلانە کەس بچم والله زەحمەتە نابێ نا سەرسەریم سەرچاوی سڵاو قوربان زۆر سپاس دەکەم پرۆگرامەکەم تایبەتە بە جوانکاری لە ئێستادا دەبینین بەشێک لە خانمان بەشێکی زۆری خانمان ئەوانەی کە هەبوونن و ئەوانەی کە نەبوونن دەستیان بردووە بۆ جوانکاری لە هەموو جۆرە شتێکدا دەکەن لە ڕوخساریان لە شێوەی لە شولاریان و جوانکاریەکان پارێکی زۆریشی تێدەچێت دەمەوێت ئەوە بزانم ئایا جوانکاری حەزە یاخود پێویستیە زاین سەرتا بەخێر بێن ئێستا کە هەم بیتەعاس بەرێ بۆ نمونە کاکە کابراایەک حەزی لێ نمچای خۆ چی لێ بکاتن بەرێ یەکەش کە برادەری تەماشای دەکاتن دەست کو کردیتت بە عەزی خۆم کردیتم بەرێ حەزم لێ بووە ئەوش چاوی لێی دەکاتن بەرێ تو بە چاولێکەری دەیبینی بە تاکەری بە چاولێکەریە بەرێ خێزانداری بەرێ خێزانەکە جوانکاری کردیە لەخوای بەزێت هەتا ئێستا هیچی نەکردیە هیچی نەکردیە لەخوای بەزێت هەتا ئێستا نەیکردیە نەیکردە و ناشکاتن چۆن دەزانی نایکات نایکاتن لەبەرەوەی پێویستی پێی نییە لەخوای بەزادوی هیچ مشکلەی نییە پێویستی پێی نییە جارێک باسی کردیە هیچ باسی نەکردیە باسی ناکاتن باشە گریمان ئەگەر گوتی حەزم لێ جوانکاری بکەم یاخود لوتمەوە لێ بکەم چونکە دەڵێن بەشێک لە ئافرەتەکان لەگەڵ ڕێزم لە بۆ هەر هەمویان دەڵێن دەیانەوێت لە ئەکتەرەکان بچن لە هونەرمەندەکان بچن والله هات ئێستا کە باسی نەکردو باسی ناکاتن لەبەرەوەی پێویست پێ نەبووە پێویست پێ نەبووە لەخوای بەزادوی هیچ مشکلەشی نییە مشکلشی نیە لەخوای بەزاد کە دیکەن مشکلان هەیە والله دیارە هەیت ئەگە هەن نارم بیتە عەزی ڕاستی بیتن بیتە عەز بۆ نمونە کاکە دەرێ کاکە ڤیلەرێکم لێ بکەن ئازم هەنازم ڤیلەر ئەوشتانش چە بەخ لەوە بکەچم لە ڤیلەرە والله نازات فیلەر باش بەرێ ئەرە بە خوددا ئەوانەیە ئەرێ وەلا برادری خۆی کردی ئەوش وچی دەکاتن ئەوێ بیدە عەز ئەرێ وەڵا تەنان بە وەکو ڕەگەزی نێر ئەو ئافرەتانەی کە جوانکاریان کردووە سەرنج ڕادەکێشن والله بەڕای خۆم نەخێر ڕانەچیزم ینی پێشت جوان نییە خوای گەورە ئەو دومچاو جوانە پێبەخشی پێویست ناکات دەستکاری بکەی نعمەتە چ خوایە خوای گەورە پێدایە پێویست ناکات بچم لێ خۆم ئەوەندە ئەستورکەم و ڕوومەت خۆم ئەوەندە قیتکەم و ئەوە چییە ڕوومەت قیتکردنانت قیتەکانت پێ جوان نا والله ئەبەت پێم جوان نییە باش ئەوان بۆ هاتەکە نارم بیتە عەز چاو لێکەری ئەوێ وا پێدم ڕاست و ڕاست دەزانن زیانی هەیە باز دەکەن دەڵێن کەسەکان تووشی نەخۆشی دەبنەوە بابەتانە زۆر جێم لێ بە دەرێن تووشی نەخۆشی دەبێت تووشی نازم زۆرشی دەبێتن بەڕای خۆم باش نییە لەسەر تەجمیل قسە دەکەین بەڕای جەنابەت وەکو گەنجێک تەجمیل حەزە یاخود پێویستیە والله پێویستی پێ نییە عەزە بەرێ هەموو ئەوانەی کە تەجمیل دەکەن تەنها حەزە والله بە قەنەعەتی من عەزە خۆیان جوان دەکەن و بەرێ باشە ئینسان بە تەجمیل جوان دەبی والله ئەرێ وڵات جوان دەبی لۆ جوان دەبی ئارێ وڵات بۆم ڕوونکەوە باسکە بۆم چۆن جوان دەبی هەیە ئیلوتی دەکاتن هەیە دمو چاوی هەیە لێوی ئەگەر لوتەکە زۆر گەورە نەبوو لوتێکی احتیادی بوو بەڵام ویستی لاسایی لوتی کەسێکیکە بکاتەوە ئاساییەوە لاسای لوتی یەکەشکەم کاتەوە مەسەلەن هونەرمەندێک لوتی وایە دەڵێ ئەمیش دەمەوێت لوتەکەم و چیوی بیتن والله ئەوزا بەعەزی ئەو شەخسەی دەگۆڕێتن ئەوی عەزی لێ بتن لەکنەوەی احتیادیە بەرێ توش پێدی احتیادیە والله ئەمن ناوەڵە ناوەڵە ئەم پێم احتیادی نییە لەبەرچی پێدی احتیادی نییە ئەخەم کاری خوایە خوا شکلەکەی هادانامە خێزانداری بەرێ خێزانەکە دیست تەجمیلە چ کردیە ناوەڵە کەپۆی جێیەکی هیچ نەکردیە خوا هیچ قەت داواشی نەکردیە والله دەوای نەکردی ناوەڵە باشە چەند ساڵە خێزانکە والله لە 2000 تقریبا 89 ئەوە ئەو کاتی کە فیلەر و بۆتۆکس و تەجمیلات زۆر باویشی نەبوو ئێستا زۆر باوە ئارێ وڵا لەم باوە لە دەور و بەرەکەت لە خێزانەکەت کەس تەجمیلی کردیە بەرە کردیتە چەند دەریان کردیە کە لە ڕوخساریان والله کە پیان کردی کە بیان ناشیرم بوو پێشتر والله ناژێت بە ئەوەی خۆی دەگۆڕێت برێ ناژین ئەم نازانم نەدابێ بەس وەختەی گوتیان عملیات کرا گوت میچیە گوتیان لوتی عملیات کردە کەپوی ئەرێ وڵە پارەی زۆرشی تێدەچیتن ئەرێ وڵە زۆر وڵی نازانم چۆن بە زۆر شەدی طبعا دەبی زۆری تێبچی ئەو ئافرەتانەی لەسەر ئافرەتەکان با قسە بکەین کە تەجمیلیان کردووە سەرنجی جەنابەت ڕادەکێشن بە قورعان سەرنجی جەناب چێ بەخوا ئەگە پیاوەیە تەمەشا دەکە پێ هەیە تەمەشا ناکە قسەی ڕاستی تەمەشا دەکەی ئەتوو ئەمن زۆر کە لۆ دروی بکەم برێم تەمەشا ئەرێ وڵاتی تەمەشام کردی زۆر احتیاجێت چێ پێشت جوان
جوانەکە چییە وڵی برنج ناوەڵا ڕۆیشتی ماو تەماشاکەتر مۆ خۆی چوا کردیا چ جۆرە تەجمیلێک سەرنج دەچیش وڵی وڵا شکلێ خۆی ئارێ وڵا ئەگەر خێزانەکە داوای کە ڕێ پێ دەدەی وڵی دەوای نەکردەوە نازان ئەگەر داوای کرد خواکەری ماتا ڕۆچیۆ مارێ بۆ نمونە لە فەیسبووک ئافرەتەشی دیتە کە پووی دەستکاری کرد یا چاوە برۆ نازانم چی دەستکاری کردی ئەو شتانێک کە ئافرەت زۆر حەزی لەیە گوتی من ئەتناوی جەنابەتە سەمیر کاک سەمیر گوتی سەمیر ئەمن حەزم لەیە سبێنێ بم بێ سنتەر جوانکاری دەمێت تەجمیلی بکەم یەکەم قسەت چی دەبی وڵی لە توانام دای بەسەر چهار لەتوانەتدا هەیە بەعزی بیتر بەس بەنزڵ بە من چی پێ دەڵێ دەرێ لەبەرەوەی ئەتو حەزل لە ئەگەرنا من نایکەم ناکەم ئەوی پارە کاری خوارد شتەکە بیا پارێ زۆریشی دەچی ئەو ڕێ لە ڕێ ئەممانە هەموو دەمریشین ئێوە نیە ئەدی ویان ئەو تەجمیلە کاتی نییە کاتی وڵی هەیە وچی خۆلیات ئەم شخصم دیتە کردیتی بەخوا وچی خۆلیاتەوە ئەوە دەرزیە چێن دەری کردبوو بەقنازە برندی کردو چوو برندی کردبوو گەنجیش بوو پیا و نەکش پیاو برادرت بوو برادر بوو ێ باشە کو دەبی پیاو لۆ ڕمەتی برن ئێ وڵی برمس ئەوانەی لۆچی کرد بە ناوێ ئادی لۆچی کرد بە ناوێ چوانشی کردبوو ئارێ وڵە باشە لۆچەکە ئاسایە بەڵام لۆ برندی کرد والله برنس بەخوای نانە ئەبەس لۆچەکەی لابرد وەر ئەوەندە بوو بەچەند کردبووی ئەو خوای نازانم چت پێ گوتو وڵی گوتم لە دەستکاری خۆ دەکەی وڵی گوتی کاکە پارەم هەیە دیکەم ئاهای بەم گو ئارەوەندە پارەی هەبی دەبی بیکە ئارە وڵی بۆ خەڵک لە ئاسڵا خەڵک لای سلێمانیم بەس لێرە دانیش لێرە دادنیشی بەخێر بێی پرۆگرامەکەم تایبەتە بە بابەتی جوانکاری تەجمیل لێسادا کەسانێک هەن لە ناو کوڕەکانیش لە ناو پیاوانیش دەستیان بۆ بابەتە بردووە خەریکی جوانکارین دەمەوێت ڕای جەنابەت بزانم ئایا جوانکاری حەزە یاخود پێویستیە وڵا ئێستا گەر بێتە وەکو ئێستا لە باسی ئێستا بکەی بۆتە حەز پێویستی نییە چووکو ئەگەر کەسێک پێویست بە جوانکاری بکاتەوە دکتۆر بۆی داهێڵێ بێ ئەو شوێنت مەسەلەن بەم شێوە بۆ نمونە زۆر جار لووت کە زەربەیە شتێکی بەرەکەوێ یان دەست ئێسکێکە شوێنێکە ئەوە دکتۆر دایانێت جوانکاری بۆ بکەیت بەڵامی ئێستا نا ئەمە بەرزکردنەوەی ڕوومەت و بەرزکردنەوەی برۆ و ئەم چرچلۆچ لابردن و ئەمانە حەزە هیچ پێویستی نییە لە بەرەی تۆگە ئەگە پێویست وایە دکتۆر بۆ هەمومانێ نووسی ئەم چرچلۆچەیە لادا ئەم برۆت بەرزکەوە نیە بۆ پیاویش بەڕای من هەر پیاوێکە جوانکاری کریتر ئەچێتە قالبێکی ترەوە نیە دەبینین هەیە ینی نمونەی زیندوو هەیە پیا و جوانکاری کردووە ئەو جۆرە پیاوانە چۆن دەبینی وڵام بە نێریانە بینم ڕاستیەکەی نێرن بەس نێر خێزانداری بە خێزانە کەتیس تەجمیلە چی کردووە نەخێر نەخێر نەیکردو ئەگەر داوای بکاتن جەنابەت ڕێی پێ دەدەی وەکو حەز ئەگەر داوای کات بۆ خۆی تەوانەویش وەکو من ئازادە من حەزێکم هەبێ حەزم لار شتێ بێ بیکەم ئەویش حەزی لێ بێ ئەی کات بەڵام ئەگەر زۆریش پێویست نەکە عنی بیکات نایە لەم بیکا بەڵام ئەگەر پێویست کات حەز بێ بیکات خۆمەی بم بۆ یەک باشە حەز دەچێتە چوارچێوەی چاولێکەریش خۆی ئێمە بە عادەتەن ئەم وڵاتە هەمومان چاولێکەرین هەرچیشتمانێ تەقلیدە هەمووی تەقلیدە وەرە لە جلو بەرگەکەت لە شێوازی نانخواردنت خەوتنت هەستانت هەرچی تۆیەکەی تەقلیدە کو چی خۆمانە تەقلیدی چێە تەقلیدی غەربە سەتان نەوەتی ئێمە تەقلیدی غەربەگەینەوە بۆ زانیاریشت کامەشتە خراپەکانە تەقلیدەکەینەوە باشەکانمان تەقلید نەکردوت بەڵێ ئێستا تۆ ئالی یا شانێ لە شانێکی بدە بڵێ داوای لێبرنەکەم شتێک لێت نابووریە شتێکت پێڵێ کە بۆی دڵی استراحەتگا بەس لە ئەوروپا ئەگەر هەرچی بەرامبەر کەسێکی کەوتی داوای لێبرنەکەم وەڵە بڕۆ هەرە وایە چیت پێ دەڵێ ئەگەر بۆ نمونە شانت دەشانیدا داوای لێبوردنی شت لێ کرد بەڕای جەنابەت چیت پێ دەڵێ وڵاهی ئەوەی کە خۆمانی زانیەکەم شتەڵە شەوە یانەڵە نابینی مرتاح دەبی بۆ قسەیە دیارە گەر مرتاح نەبێ واناڵێ یاسایی نییە بازارە قەرەباڵ بۆ تاکی دێسە من تۆ بێرە ئاڕۆین ئەگەر هەردووکمان بە تەنیشتێکەوە بڕۆین دوانی تر بەو بەراوڕات شانمان بەرشانی یەکەرەکەی بەڵێ زۆر شتی تریشێ هەروان نییە هەموو ئێسە وەرە تۆ ئەمانەی کە لەم بازارڕە سێری کە بزانە چەند شتە بینی کە مورکێکی کوردی پێوە بێ عادەتی خۆمان نەما تەقلیدی خۆمان نەما ناوەڵە فەرمان دایتە ڕوخساریشمان نامانێ ئەویژی خۆمان سێکە لە ڕوخسات
لە قسەکردن هەتا قسەکردن ئێستا گەر تۆ لەگە کەسێکا قسەکەی خۆی بە کەسێکی با بڵین ڕۆشنبیر بزانێت لە سەتانەوەتی وشەکانی یا عەرەبیە یاوەتە ئینگلیزیە ئەگەر ئەوانەیە تێدا نەبی ڕۆشنبیر نییە ئەگەر ئەوانەی بەڕای ئەو ئەگەر تێیدا نەبێ ڕۆشنبیر نییەوەتە کابراایەکی زیرەک نییە ڕۆشنبیر چی ڕۆشنبیر ئەو کەسەیە کاگای لە کورتور و تەقالیدی نەتەوەکەی خۆی بێت و بیپارێزێ شارەزا لە مێژوو لە جوگرافیای نەتەوەکەی خۆی بێ بەڵام بەعکسەوە لای ئێمە ئێستا ئەوەندەی شارەزای کللتور و تەقالیدی تورک و عەرەبین ئەوەندە شارەزای کللتور و تەقالیدی خۆمان نین ئەوەندەی لە با بڵین لە ژیانە لەو مەجالێک ئەمانە با بڵین ڕۆژانە ئەوەندەی وشەی ئەوان بەکارێنین وشەی خۆمان بەکارراین وەرە ئێستا تۆ کامیرەکەت دیەوە ئالاقتەکەت بەدەستێ بپرسە بڵە بە کوردی ئەڵێن چی بە ئەسکەمی ئین بە کورسی باسیۆت کردوتت ئێساگەر لەو بازارە لە کەسێک بپرسی بۆ نمونە کورسی بە کوردی چی پێ دەڵێن نازانن باشە لەسەر ئەو قسە دەمێت بەردەوامبی بۆ ئێمە ئەو شتانەی کە پێویستە بیزانین نایزانین و ئەو شتانی کە پێویست نییە چاو لە وڵاتانی کە دەکەینەوە دەڵێن کەسی وا هەیە بەس لە بەرەوەی کە لە ئاکتەرێک بچێت ئیناو درامایەکان ئامادەیە $10,000 $20,000 لە لەش و لار و ڕوخساری خۆی سەرف کات بەس تاوەکو بێتە دەرەوە خەڵک پێی بڵێ وڵی زۆر بۆ کەسە دەچی ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەرچی بۆ سەر دایک و باوکەکان پەروەردەکردنی ئەولادەکە دواتر بۆ مامۆستاکانی شەگەڕێتەوە تۆ کاچیت ئەم مناڵێکە نێریتە قوتابخانە ئەگەر ئەو وا پەروەردەی نەکات کە ئەم میلەتەی خۆی دەوڵەمەنە لە هەموو شتێکە مەسەلەن لە وشەیە لە شێوازی جلوبەرگە لە هەموو ئەم شتانەیە تۆ هەتە پێویستت بەی وڵاتێکی تر نییە تەنها کاتێک کە ئامێر شتێکی تازە دێتە بازاڕەکەەوە تۆ پێویستت بە بەدیلێکە بەو ناوە ئەمەی فێر ناکات دێت چیەکات مەسەلەن هەر ئەو وشەی پێڵێتەوە کە ئینگلیزیە بۆ نمونە ئێستا سێکە من خۆم کوڕم لە مەکتەبە مامۆستاکە من چوون بەلای ئەوت مۆبایلەکەی بۆ بکە بە ئینگلیزی بە ئینگلیزی بێ لە کاتێکا لە وڵاتی عەرەبێکە لە ئینگلیزیەکە پێویسترە مانوێ نەمانوێ سەر بە عێراقی نێمە وە ئەمە ئەوە بۆ نمونە تۆ من لە ماڵەوە بە کوڕەکەی خۆم ناڵێم وەرە کوڕم ئەمە فەرهەنگی کوردیە ئەمە بخێنە هاوینە ئەمە مەسەلەن هەژار مکریانی نووسێتی ئەمبانە بۆرینە ئەممانە زانین کە دەوڵەمەندترین فەرهەنگی کوردیە فەرهەنگی خاڵین شێخ ئەحمەدی فەرهەنگی کوردستان ئەمە نایان دێنێ بڵین وەرە ئەمانە بخێنەوە وشەکانی خۆمان بناسن ئەمەی کە خۆمان مەسەلەن بە گەراجی سیارەڵێن چی بە سیارەڵێن چی بۆڵێن چی ئەمانە بناسنەوە ئەمانەیان پێ ناڵێن فێری چیانەکەین وەرە کوڕم ئەینێرم بۆ دەورەیەکی ئینگلیزی خۆت فێری ئینگلیزیکە ئەینێرم بۆ قوتابخانەیەکی تایبەت بۆی فێری زمانی ئینگلیزی بێت باشە شتەکانی ناو زمانی خۆشت بەتەواوی بەبێ ئەوەی تۆ شارت کەسی ڕۆشنبیری ژۆک پێشتر وتم ئەو کەسێ لە زمانی خۆی کللتور عادەت بڵین کللتوری خۆی مێژوو جوگرافیای خۆی شارەزابێ ئەوە ڕۆشنبیرە وەکتر ئەوە ڕۆشنبیر نییە کە بەس ئەوەی دوو شاڵێت سێ و شاڵە دووشە ئینگلیزیە یان فارسیە یان عەرەبیە ئەمە چییە مەسەلەن گەنجێک ئەمە ئێستاما گەر نەی خوێن بێت تێناگات ئەگەر وشەیەکی ئینگلیزی سە بڵە پێرفێکتە چوزانە پێرفێکە چییە ئەیترە ماڵە زیرەکە جەنابەت بەبێەوەی هیچ جەنابەت بەبێەوەی هیچ مستەڵەحێکی ئینگلیزی و عەرەبی بەکاربێنی لە لای من ڕۆشنبیرترین کەس بووی لە قسەکردن دەکرێ بزانم جەنابەت چیش دەکەی پێشمەرگەم پێشمەرگەی شارەزای فەرەنجی کوردی لە زۆر بوار شارەزایی هەیە چی وای کردووە جەنابەت وابی کەسێکی تروانە بێت من ئەو کاتی وازم لە قوتابخانەیەنا دەستم کرد بە خوێندنەوەی کتێب کاتی واز لە قوتابخانەیە هێنا دەست بە خوێندنەوەی کتێب لەوەی من ئەو بابەتانەی لە قوتابخانەکان خوێندرێن بابەت نین بۆ فێرکردن و ڕۆشنبیرکردنی خەڵک نییە ئەوانەی لە دەرەوە هەیە ئەوانە ڕۆشنبیرتەکەن فێرتەکەن یعنی تۆ بڕوا بکە من دکتۆر عەزیز گەردیە بوو لەم ماوە وەفاتی کرد تەبعاً زۆر هاوڕێم بوو ئەمڕۆی لە هەموو ڕۆژە خۆشتر بێ هەموو کاتێک بەقە یەک دکتۆرای کوردی لە ئەدەبیات و مێژووی کوردیە زانی یەک کەسێک کە دکتۆرای هەبێت لە کوردیە قەنا یعنی هیچ مامەسایەکشم نەبووە تەنها خۆم هاتووم لێرە لە کتێبخانەکان گەڕام کتێبێکم دەست کردو بردوومە خۆم فێر کردووە خۆم من کوردم خۆشەوێ ئەستا تۆ لێرە ئەگەر هەرچی بەرامبەر من کەی کوردی باشە لە دڵی ناگرم بەڵام ئەگە کەسێکی بێگانە شتێک بەرامگەرەکە هەمومان وای لە دڵی ئەگرین
کەگەر من میلەتەکەی خۆم خۆش بێت ئەبێ شارەزا بم زانم میلەتی من چییە. طبعا خۆشحاڵ بووم بە قسەکردن لەگەڵ جەنابەت کاتێکی زۆریشم پێدای بە خۆشحاڵیەوە بەس بە کورتی پێم بڵێ کەواتە بابەتی جوانکاریەکەش لە هەمان ئەو زۆرە بابەتانەیە کە جەنابەت باست کرد ئێمە تەنها شتەکان وەردەگرین بەبێ ئەوەی کە بیری لێ بکەینەوە ئایا باشە یاخود خراپە بە کورتی وەڵامم دێ. ئەمیش هەر هەمان شتە تەقلیدە چاولێکەری میلەتەکانی ترە و شتێکی باشیش نییە خراپە. سەرت خۆش بێ بە خۆش. قوربان ساڵ لێ بێتەوە کاتت باش. زۆر سپاس بەخێر بێ سەرچاو. جەنابەت زۆر لە مێژە خەریکی ئیشی کەمالیاتی جاران ئافرەت کە دەهاتە بازار تەنها ئەو پێداویستیانەی دێ کە ڕیکە بۆ نمونە قەلەمێک بوو یاخود ماسکارەیەک بوو یا بۆ یاغێک بووشت بەڵام ئێستا بابەتی جوانکاری ئافرەتان لەوە تێپەڕی داوە بووە بە بابەتی تر ڕەنگە قەلەمێک ئێستا بە 3000 دینار بێ بەڵام جوانکاری وایە 1 دەفتەر دۆلاری تێدەچێت قسەت چی لەسەر بابەت ئایا جوانکاری حەزە یاخود پێداویستیە پێویستیە خۆی جوانکاری شتەکە ینی هەر باو بۆ لە بیداتەوە هەموو کەسە شیوەتی خۆی هەیە لە جوانکاری لە جوانکاری زیکوبەرێک بی لە جوانکاری خسار لە جوانکاری پرچی بیتن هەر کەسە هیوایەتە چی خۆی هەیە بەس وەکو جوانکاری ئیژی ئەکسسوارات و ئیشیمەم ئەوە حەزە شتەی زۆر پێویست نییە ئەوە پاش هەموو شتەکەی حەزەکە ینی پاش خواردن و پاش پێداویستەکان کە ئەو دەبێت جوانکاری تێدەگەی جوانکاری بەس ئێستا جوانکاری بۆ خدمە بڵێم زۆر لە پاشیدایە لەبەر ئەو تەجمیدانە شەکەین گۆ لە پاشیدایە لەبەر ئەو شتانە یعنی ئەو شتانە هاتە پێش ئێستا خەڵک زۆر ئیهتیمام داتە ئەو شتانە ئێستا مەسەلەن ئەوش چاولێکەریە ئەوش هەر چاولێکەریە مەسەلەن حەز دەکا بۆ مەمثیل لەشی بچیتن تەقلیدی وی دەکاتەوە دەچی بە دەفتەر لەوانێ بەدەردی بخۆت گوت پارەی لە خۆی بدە لەکن شتێکی احتیاجیان بەوی دەچیتن نا بخۆی زەرری زیاتر لەوەی کە بەوی بچیتن زەرری زیاترە دووش یعنی هەلە چەند یعنی لە پزیشکی لێ کۆڵنەوەکان هەموو باسی ئەوەی دەکەن کە خراپە زیانی زیات تو جەلیەکی لە ناو عیب نەبی لێوی دادنێ لە ناوڕوومەتی دادنێ جەلی هەر جەلیەکی احتیاجی ئەو جەلی باش فترەی کە نامینێتن تێدەگەی ئەوە چێوە دەچی هەموو زەرەرە سەرەتان لەوەندە زۆر بۆ ئێستا زیاتر ناو ئافرەتان بەڕاستی ئەو شتانە زەرری زۆر زۆرە مەقسەدم لە ئەوەی نایەتن کە خەڵک بیکا و یان نیکا بەزەوە کووت و ڕێیت خۆت لەم پرسیار لە من کردی ئەمەتانمەوە جواب بدەمەوە ئەوە زیاتر پێویستە بە پزیشکەکان و دکتۆرەکانی خۆی ئەوانەی کە جوانکاری دەکەن بە تایبەت جوانکاری لێو هیچ ئەکسسوارێک لە دوکانەکەی جەنابەت دانیە کە لێو گەورە بکات ئەو شتانە ئەگەر هەش بیتن کاتیە زۆر یعنی هەتا 12 ساعاتیە زۆر باشەکە هێتا 12 ساعاتیە ئەوش بە زەبری سڕکردنەکەی 12 ساعات دەمێنێتن فقط ئەو شتە بوونی نییە برێ وەڵاهی ئەوە تەدریجەن گەورە دەبینە هاتە خوارێ شتیوا خۆت خومرە نییە لە هەویری بکەی هەڵستیتن ڕەحمە لە مردی وایە بە تاکید زۆر ئەو ئافرەتانی کە سەردانت دەکەن جوانکاریان کردووە تەجمیلیان کردووە لە دەموچاویان لە کەپیان لە لووتیان نازم لە لێویان لە ڕوومەتیان بەڵێ هەیە لە هەزار زۆر زۆریشە دەمەوێت کۆتایی پرۆگرامەکەم بە کۆتا قسەی و بەڕێزەی کە لە کۆتاییدا قسەی کردوتی هیچ کەس بە کەس ناچێت ئەگەر تۆ 10,000 دۆلاریش لە ڕوخساری خۆت بدەیت هەر ئەو کەسەی تۆزێک گۆڕانکاریت تێدا دەکرێت لە ڕوخسارت ڕەنگە و گۆڕانکاریە زۆر جوان نەبێت جاران ئافرەتانمان بە تایبەتی کە داهاتنەوە شوێنانە چەند بابەتێکی جوانکاری هەبوو دەیانکڕی بۆ نمونە قەلەمێک بوو تەختیتێک بوو نازانم سیشوار و ئەو جۆرە بابەتانە بوو بەڵام ئێستا ئەوە تێپەڕی داوە لە سەرفکردنی 15,000 دینارێک بووە بە سەرفکردنی 10,000 دۆلار ئافرەتی وا هەیە بۆ ئەوەی لە کەسێکی ناو درامایەکان بچێت ئامادەیە نەک 10,000 دۆلار ئەو پارەیە کە هەیەی لە خۆی سەرفی بکات بەس بۆ ئەوەی بەو کەسە بچێت و خەڵک پێی بڵێن بەڕاستی تۆ زۆر جوانی و جوانکاریەکەشت پێویست بووە خۆشەویستان ئەوەی کە زۆر گرینگە دەمەوێت بیڵێم ئێمە هەمومان سروشتێکی جوانمانەیە خوای گەورە ئێمەی بە جوانی خەڵق کردووە چ پێویست دەکا ئێمە بچین بۆی لا کەسانی تر بچین یاخۆت لەبەرەوەی کە ئێستا باوە لوتمان لێومان ڕومەتمان نازانم هەرە و جۆرە بابەتانی کە ئافرەتان بە تایبەتی بەکاری دێن و دەستیان بۆ بردووە بیکەین
لێ بگەڕین با بە خۆمان وەکو خۆمان بمێنینەوە ئەگەر ئێمە لووتمان خوار بوو هەرو ناوەمان لێ وەرەو کەسایەتیمان هەیە کە لوتیشمان ڕاست بکەین و جوانکاریشی بۆ بکەین بە پێویستم زانی پرۆگرام لەسەرەوە بابەتە بکەین لەبەرەوەی زۆرێک لە کێشەی ناو خێزانی کوردی بە تایبەت ئەو جیلەی ئێستا بەسراوەتەوە بە جوانکاری خانمان ئەوە شەیە کە دەڵێن کوڕەکانیش دەستیان بردووە بۆ جوانکاری بەڵام ئەوان تۆزێک بە عیبەی دەزانن نانەوێ خۆیان زۆر دەربخەن ئەم نەزوەری براهیمم بەبێەوەی هیچ جوانکاریەک بکەم و لە بەرنامەشمدا هەبێت بە سروشتی خۆمەوە هەموو کات دەمەوێت لە پرۆگرامەکاندا قسە بکەم و بەشدار بم تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بخواتان لەگەڵ